دەستپێکی دەوامی ساڵی نوێی خوێندنە و بازار جمەی دێ لە کەسوکاری قوتابیان بۆ کڕینی پێداویستەکانی خوێندن. لارین و یوسف خوشک و برایەکی تەمەن 6 ساڵ و 7 ساڵن. لەگەڵ داپیرەیان پاش کڕینی جانتا مامەڵی دەفتەر و قەڵەم و پێداویستەکانی تری خوێندن دەکەن. داپیرەیان دەڵێت بە بەراورد بە تەمەن و کێشی منداڵەکان کتێب و دەفتەرەکان زۆر قورسن و لە توانای منداڵدا نییە هەڵیان بگرێت. یا لە مەکتەبێکیان بۆ دابنە هەر پۆلێ مەکتەبەی خۆی هەبێ کتێبەکان یا لە مەکتەبێ بەس دەفتەرم بەرن لەگەڵ خۆیانە یانەوە تا کتێبەکانیان بۆ بکەم بە فەسڵی یەکەم تاکو نیوەی ساڵ مەجموعەیەک بێ نیوەی کتێبەکە بێ مەخسەر دوای نیوەتر دوای نیوەی ساڵ بیوێن لەگەڵ خۆیان کە زۆر قورس هەموو مناڵەکان تووشی فەقەر مستەقبەل هەموویان فەقەراتیانەیە کەس هەمووی سەقەتە بەڕاستی یانی. بەپێی توێژینەوە زانستیەکان منداڵ لە دەستپێکی خوێندنیدا و لە تەمەنی 6 ساڵی توانای هەڵگرتنی تەنها 2 کیلۆگرامی هەیە و لەوە زیاتر بێت کاریگەری نەرێنی و خراپی دەبێت لەسەر تەندروستی منداڵ. پسپۆڕێکی نەخۆشەکانی منداڵان ئاشکرای دەکات لە هەرێمی کوردستان بەبێ ڕەچاوکردنی تەمەن و کێشی منداڵ قوتابیانی پۆلەکانی 1 و 2 و 3 بنەڕەتی کتێب و دەفتەری زۆر هەڵدەگرن و ئەوە هۆکارە بۆ چەندین نەخۆشی جەستەیی و دەرونی. مناڵانی کە جانتاکانیان کێشی زۆرە لە داهاتووە لەوانەیە تووشی فەقەرات و فەقەراتی مل و ئەمانە بن لە کاتی ئەو ڕۆژانەشە کاچن بۆ دەوام توش سەرێشا بن تەرکیزیان خراپە بێ مانووە بن و تایبەتی هەندێک مناڵ کە بە یەک لایشان جانتاکە هێڵەگرێمە کاریگەری زۆ خراپترە بێ ناوسەنگی دروستەکە و یاخود ئەگەر مناڵەکە زۆ شل بێ جانتاکەی بۆ خوارەوە یاخۆ زۆر تون بێ لەسەرەوە مەشار کاریگەری زۆ خراپیە بێ بۆی ئێمە ڕێنمایی دایکان و باوکان و مامۆستایانی ژەکەین کە کەمترین کتاب ئەوەی کە پێویست نەبێ زۆر زۆر نەبێ بەی شێک بە مناڵەکە هەڵ نەگیرێت. پاژەوەی زانیمان هەڵگرتنی کێشی زۆر بۆ منداڵان هۆکارە بۆ نەخۆشیەکانی فەقەراتی پشت و مل و چەند جۆرێکی تر دەچین بە دوای زانینی کێشی پەرتوکەکان. ئەم پەرتوکانەی بەدەستی منەوەن سەرجەموانەکانی قوتابیەکی پۆلی یەکی بنەڕەتیە 8 پەرتوکن دیارە 2 لەوانەکان 2 بەرگن منەسە بە شێوەیەکی مەیدانی کێشانە بۆ وەزنی ئەم کتێبانەکەم زانی چەند کیلوێ ئایا لەگەڵ ستانداردە جیهانەکان یەک دەگرێتەوە لەگەڵ مابن. لە کۆتاییدا دەرکەوت بە تەنها کێشی پەرتوکەکان بەبێ دەفتەر و قەڵەم و جانتا و دەبەی ئاو و پێداویستەکانی تری خوێندن کە منداڵ هەڵی دەگرێت زیاترە لە ستانداردە جیهانیەکان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.